ئەو ژنەی لە کیمیاباران و ژار خواردکردن ڕزگاری بوو. مەهاباد شێخ حەمە ئەمین یەکێک لە ژنە کاندیدا بەهێزەکانی سلیمانی و هەڵەبجە. شۆڕش بۆ هەر کەسێک جارێک سەخت بوو بێت بۆ ئەو دوو جار، چونکە هەم ژن بووە و هەم شۆڕش گێر خەباتی شاخی گرێداوە بە شارەوە. ئێستاش بەغدا دەکاتە ناوەندی خەبات. مەهاباد شێخ حەمە ئەمین شێخ عەبدوڵڵای عەبابەیلەیی کچی یەکێک لە قایمقامەکانی هەڵەبجەیە. باوکی لە شۆڕش و لە شاردا خزمەتی کردووە، جگەلەوەی ماوەیە قایمقامی هەڵەبجە بووە، ماوەیەکیش قایمقامی چەمچەماڵ بووە. بنەماڵەی مەهاباد شێخ حەمە ئەمین ڕۆڵی کارایان لە شۆڕشدا هەبووە. باوکی یەکەم مەفرەزەی سەرەتایی شۆڕشی ئەیلولی دروست کردووە، یەکێک بۆ لە هاوڕەکانی کۆچکرد و مام جەلال. هەر شتێک کە پێویست بۆ بیگەێنمە مام جەلال بە دڵسۆزی بۆ خەمخواردنی ژنان، بۆ خەمخواردنی وەزعە سیاسیەکان یەکسەر گەیانوومەتە جەنابی مام جەلال کە ڕۆشتم وتومە هەر ئەوەنە پێی بڵێن مەهابادی شێخ حەمە ئەمین هاتووە. بەبێ مەوعید من چوومەتە ماڵەوە، ئەوەی کە ویستومە بە جەنابی مام جەلالم وتووە. مەهاباد شێخ حەمە ئەمین لە ساڵی 1963 لە گوندی هاواری هەڵەبجە لەدایک بووە. لە سەردەمی دەسەڵاتی بەعز دەستی لە کاری مامۆسایەتی هەڵگرتووە و بووە بە پێشمەرگە. دواتر هەر لە شاخ هاوسەرگیری لەگەڵ دکتۆر فایق گوڵپی کرد. لە کاتی کیمیابارانی سێوسیاناندا لەگەڵ هاوسەرەکەی لەو ناوچەیە بوون. کاریگەری چەکی کیمیایی لەسەری بەجێ ماوە. لەگەڵ دکتۆر فایق گوڵپی جارێک لە هەوڵی جار خواردکردن لەلایەن ڕژەمی بەعسە و ڕزگاریان بووە. بۆ ماوەیەک لە شاخ و لە شار هاوکاری هێرۆخانی کردووە. یەکێک لە کادرانی سەرەتایی یەکێتی ژنان بووە. من ئێستا شەهیدێکی زیندوم، برینداری چەکی کیمیایی و ئەنفال ئێمەی نەردەزان. لە پێناوی ڕزگارکردنی نەتەوەکەماندا ئامانجێکی نەتەوەی کوردمان هەبوو، توانیمان بەردەوام بین. دوای ڕاپەڕین چالەگوانێکی مەدەنی و ژنان بوو. ئێستا بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق کاندیدی یەکێتیە بە ژمارە 16 لە بازنەی سلەیمانی. یەکێکە لە ژنە کاندیدە بەهێزەکانی یەکێتی کە چاوەڕێ دەکرێت پێویستی بە کۆتایی ژنان نەبێت و بە دەنگی خۆی دەرچوون مسوەگەر بکات.